ئیشکاڵێن وڵا کۆمەڵە یانەوانەیە لەگەڵ ڕیفراندۆم نەبوون وڵا پێیان خۆش بووە وڵای برا پێتان ئەڵێن هەموو شوێنێکی شەڵێن وڵای پێمان خۆش بوو بین بە خاوەن دەوڵەت بەڵام حەقی خۆمانە سیاسەتێکمان گرتە بەر سیاسەتی ئێمە سەرکەوتوو بوو این خەڵکی تر فاشل بوو بۆیە دێن خەڵکێک مەسەڵەن دێن خەڵکێک دام و دەستگای ئەمنی هەیە و یانی ئەعلامی هەیە و یانی ئەعلامی سێبەری هەیە و یان خەڵکێکی تریش بە دوایان نەکەوێ وڵا دژایەتی کۆمەڵ بەشتی لاوەکی یەکەن وڵا بندیوار و وڵا نازانم چییە ئێمە بابم پێشمەرگە بووین لە شاخ بووین ئەی بۆ 800 شەیدمە بێ بۆ 800 تەقاعدم نەبێ ئەی بۆ 150 کەمەندامی سەنگەرم هەبێ ئەی پاشە ئەوانەمان هەموو هەیە خۆ لە سیستەمی بایۆمەتری یەک کۆمەڵ دەرنەکەوت کە دوو موچەی هەبێ لە 130,000 کەس بۆ ئیعلانیان نەکرد بیان تا لە لستەکانی کۆمەڵە وڵا شەیدەیەکی کۆمەڵ و کەمەندامێک موچەیەکی تری هەبووە خۆ دەرکەوت بۆ ئیعلانی ناکەن لستێکە هێنن و بڵاوێکەن و لێرە و لێ ئەوانە تەبەن ئەوانە بۆ مەشغوڵکردنە هیچیان پێ نەماوەتەوە ئەوە جوابی زۆر ئاسان